هاوکاری سەربازی ئێران و رووسیا بۆتە بابدێکی میدیایی وڵاتانی خۆرئاوا هەرچەندە تاران ئەو دەنگوانە ڕەت دەکاتەوە بەڵام هەندێک لە چاودێران بە تێپەڕاندنی هاوراز و نشێوەکانی ناو دەبن و هەندێکی تریش بە پاساوی ناتۆی ناو دەبن بۆ یارمەتیدانی ئۆکرانیا بە چەکی پێشکەوتوو بۆ گۆڕینی هاوکێشەی جەنگەکە و قوڵکردنەوەی زیانەکانی رووسیا. لە دوای ڕوخانی یەکێتی سۆڤێت پەیوەندەکانی مۆسکۆ و تاران و هەوراز و نشەوی زۆری بۆ خۆیەوە دیوە. لە ساڵی 1991دا ڕێکەوتنامەیەک لە نێوانیاندا واژوو کرا بۆ بەلەمهێنانی 1000 تانکی تی 72 لەگەڵ تاقامەنیدا بە گوژمەی 2 ملیار و 200 میلیۆن دۆلار. بەڵام بۆریس یەلتسینی سەرۆکی پێشووی رووسیا بەڵێنیدایە بیڵ کلینتۆن بۆ هەڵوەشاندنەوەی گرێبەستەکە. لەوەدا پسپۆڕان زیانەکانی رووسیا بە 4 ملیار دۆلار دەخەمڵێنن. دواتریش پۆتین لە ساڵی 2000دا ئەمریکای لە ڕاگررتنی هاوکاری لەگەڵ تاران ئاگادار کردەوە. تەنانەت لە چوارچەوەی بڕیاری ئەنجومەنی ئاسایشی ژمارە 2020دا هەموو گرێبەستەکانی لەگەڵ تاران ڕاگرد و تەنیا بۆ پاراستنی کوڕەی ئەتۆمی بشێر دژە ئاسمانی سیاسەتی دایە ئەو وڵاتە کە پسپۆڕانی رووسی کارن تێدا دەکرد. لە دوای ئەوەی دوژمنایەتی رووسیا و خۆرئاوا گەیشتۆتە قۆناغێک ئێران هەست بە قوڵکردنەوەی دەکات کە جارێکی دی ئەستەمە مۆسکۆ لە پێناوی دەستکەوتی سیاسی و ئابووری پاشەکشە لە پەیوەندی ئابووری و سەربازەکانی بکات لەگەڵ تاران. بۆیە بەپێی بۆچوونی پسپۆڕان هەردوو وڵات بەنهێنی لە واژۆکردنی گرێبەستی سەدەی نێوانیان نزیک دەبنەوە و کە بەپێی ئەوە ئێران 1000 فڕۆکەی بێفڕۆکەوان دەفرۆشێت بە رووسیا و ئەوی شەک و تەکنەلۆژیای پێشکەوتوو دەداتە ئێران. بە تایبەتی لە مانگی ڕابردوودا سوپای پاسداران ڕایگەیان موشکێکی بالستی تیژراوتر لە دەنگیان تاقی کردوێتەوە. لە چەند ساڵی ڕابردوودا بەهۆی کاریگەری هەژمونی ئێران لە خۆرهەڵاتی ناوەڕاست و بەگشتی و سووریا بە تایبەتی کە پێگەی رووسای لەو وڵاتەدا چەسپان لەگەڵ ئەوەشدا پێگەی جیۆسیاسی و ڕوانینی بەسەر دەریای خەزەر و ناوچەی ئاسای ناوەڕاست و کەنداوی فارس و ئۆقیانوسی هێندیدا بەهێزبوونی هاوپەیمانێکی وەکو ئێران لە ناوچەکەدا خزمەت بە استراتیژی مۆسکۆ دەکات. جەنگی دژی ئۆکرانیا دۆستەکانی مۆسکۆی هەڵوەران بۆیە پشتیوانی تاران لەم کاتەدا بۆ رووسیا زۆر گرنگە. هەرچەندە تاران ئەوە ڕەت دەکاتەوە لەو جەنگەدا یارمەتی لایەنێک دژی لایەنێکی دیکە بدات بەڵام میدیای خۆرئاوا زۆر بەگرمی ئەو بابەتە گەورە دەکەن کە چاودێران بڕۆیان وایە گەورەکردنی ڕۆڵی ئێران بۆ پاساوهێنانەوەیە بۆ ناردنی شەکی پێشکەوتوو بۆ ئۆکرانیا بۆ زیاتر بێهێزکردنی هێزەکانی رووسیا و نەخۆمکردنیان لە زەلکاوی جەنگی درێژخایەندا.